لەسەر بابەتی داخستنی تۆڕە کۆمەڵایەتیەکان لە ئێران لە بانەی ڕۆژهەڵاتی کوردستانەوە میوانێکمان لەگەڵا محەممەد مەحموودی شارەزای ئابووری. کاک محەممەد زۆر بەخێر هاتن. سەرەتا پێمان بڵێن ئەمڕۆ کە توانیتان بەبێ بەکارهێنانی VPN واتساپەکەتان بکەنەوە بەکاری بهێنن. لە خزمەت بەڕێستان و بینەدانی تەلەڤیزیۆنی کوردستان دیار ئەمڕۆ یەکەم ڕۆژ بوو کە بەڵێ خەڵکی ئێران توانیان لە واتساپ دوای ئەو ساڵانە کە داخرا بوو لە سەر خەڵکی ئێران دیارە ئەمڕۆ یەکەم ڕۆژ بوو کە بەبێ فیلتەر خەڵکی ئێران توانیان کەڵک لە واتساپ وەربگرن. هەرچەند کە چاوەڕوانی ئەوەکرا بە پێقەولەکانی ئاغای پزیشکیان چاوەڕوانی ئەوەکرا کە تۆڕە کۆمەڵایەتیەکانی وەکو تەلەگرام و ئینستاگرام کە زۆرترین کاربەریان هەیە لە ناو ئێرانە ئەوان ئازاد بکرێن، بەڵام دیارە بەهۆی ئەوەی کە هەژمونی ئەو کەسانی کە پاوان خوازن و پاوانی تۆڕە کۆمەڵایەتیەکانیان کردو لە ئێران و قازانجیان لە بەستنیەوەیە نەیانتوانی کە ئازاد بکرێت، بەڵام ئەمە سەرەتایەکی بچوو تۆ دڵخۆشکەرە، بەڵام ڕەنگە کاک محەممەد وەزیری پەیوەندیکاری لە ئێران و تۆ ئێمە یەکەم هەنگاوە هیوادارین هەر ئابۆ شێوەیە هەموو پلاتفۆرمەکانی تریش بە ئاسانی بخرێتە بەردەستی هاوڵاتیانی ئێران، بەڵام پرسیارەکەم ئەوەیە لێکەوتەکانی قەدەغەکردنی سۆشیال میدیا لە ئێران چی بووە؟ زۆر داوای لەوگردونەکە من لە لای ئێوە لە ئێوەی بۆ لای من نەمتوانێت دەنگی بەڕێستان حاڵی ببڕم ویاگەر زەحمەت کێشن بەشی کۆنترۆل دەنگی ئێوە بگوازنەوە بۆ من، دەنگی بەڕێزت نەهات بۆ لای من. کاک محەممەد پرسیارەکەم دووبارە ئاکەمەوە، لێکەوتە ئابوووریەکانی قەدەغەکردنی سۆشیال میدیا لە ئێران چی بووە؟ گوێتان لێ بەشی کۆنترۆل با ئەو دەنگە ببڕم، چون من لێرە بەباشی تێناگەم، بەڵام لە پرسیارەکەی بەڕێز حاڵی بووم ئێستا. کاک محەممەد پرسیارەکەم دووبارە ئاکەمەوە. کاک محەممەد گوێت لێمە ئێستا حاڵی بوو. زۆر باشە بفەرموو. با وەڵامی بەڕێزت بمەوە. بفەرموو. میشاکن تۆڕە کۆمەڵایەتیەکان یەکێک لەو تەکنۆلۆژیانەیە کە لەم ساڵانەی دواییە کاریگەرترین تەکنۆلۆژی بووە لەسەر ئارتی کۆمەڵایەتی و زۆرترین کاربەرانی جیهان توانیویانە لە ڕێی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە زانیاریەکانیان بگوازنەوە، بەڵام سەبارەت بە بەشی ئابووریەکەی ئەمە چ کاریگەریەکی هەیە ئەبێت بزانین بەهۆی ئەوەی کە تۆڕە کۆمەڵایەتیەکان لە بەردەستی هەمووی خەڵقا و دیارە بە شێوەیەکی خۆڕایی و خەرجێک لە بەردەستی خەڵقایە کاریگەریەکی زۆر گەورەی بۆ دەست بەکاربوون لە سفرەوە وەکو starting from scratch یان دەستپێک لە سفرەوە بۆ ئەو کەسانەی کە ئەیان هەوێت تازە کەسب و کارێک داببەزێنن، ئەمە کاریگەریەکی زۆر گەورەی بوو کە بەداخەوە خەڵقانێکی زۆر لی مەحروم کراون. بەو پێ کە بەپێی ئامارەکان زیاتر لە 90% کەسب و کارەکان لە پێنج ساڵی هەوڵی تەمەنیانە لە ناو ئەچن و ئەمرن و ڕێژەیەکی زۆر کەمن کە بتوانن بگەن بە گەشەیەکی گەورە لە دوای پێنج ساڵ عمر بکەن. بۆیە تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەتوانن یەکێک لەو فاکتەرە کۆمەگیانە بێت کە کەسانێک بەبێت بەتایبەت ئەو کەسانی کە دەرتووی زانکۆمەکانن زۆر بەڕاحەتی لە ڕێی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوانەیە کەم کەم ئەتوانن بەبێ خەرجێک کەسب و کارەکان دەست پێ بکەن و گەورەی بکەن. ئەمە کە وەکو سەرەتایە بۆ ئابووری بۆ دروستکردنی کەسب و کار. کاک محەممەد باسی کاریگەری سۆشیال میدیامان کرد لەسەر ژیانی تاک و هاوڵاتیان، بەڵام تۆڕە کۆمەڵایەتیان یەکێکن لەو ڕێگانە کە پەرە بە ئابووری و بزنسەکانێن، ئەمە شتێکی حاشا هەڵنەگرا. لابردنی ئەم سنووردارکردنا و لابردنی ئەم قەدەغەیە ئەتوانێت کاریگەری بەرچاو لەسەر گەشەی ئابووری وڵات بەگشتی دروست بکات؟
بە دڵنیاییەوە هەروەکو ئەرزم کردن بۆ دەستپێکی ئەو کەسب و کارە بچووکانە هەر کەسب و کارێک لە ئاستێکی بچووکەوە دەستپێیەکە و گەورەبێ جا بۆ دەستپێکی کەسب و کارەکان بۆ بنەماسازی ئابووری ئەم سوشیال میدیانە کاریگەریەکی زۆر گەورەیان لە جیهان بووە و ئەتوانین بڵێن زیاتر لە ماوەی 5 ساڵی ڕابردووە زیاتر لە 60% کەسب و کارە سەرکەوتوەکانی جیهان بەهۆی یارمەتیەکانی سۆشیال میدیاوان دەتوانیان موفەقیەتە گەورانە بەدەست بێنن بۆ ستارتاپەکان کاریگەریەکی زۆر گەورەی هەیە بۆیە کە بربەستکردنی بە دڵنیاییەوە ئەتوانێت باعثی داڕمان و باعثی لە ناوچوونی ئەو کەسب و کارە بچووکانە ببێت و ئەمەش دیارە لێکەوتەکەی ئەوەی کە لە ساڵانی داهاتووە ئێمە ڕێژەیەکی بێکاری زۆر گەورەترمان ببێت بۆیە کە فیلتەرکردنی ئەم سوشیال میدیانە بەداخەوە ئەتوانێت خەسارێکی گەورە بێ بۆ کۆمەڵی ئێرە. بەڵێ زۆر سپاس محەممەی مەحموودی شارەزای ئابووری کە لە شاری بانەی ڕۆژهەڵاتی کوردستانەوە بە شێوەی ڕاستەوخۆ لەگەڵمان بوون.